هەر لە هەفتەی نوێمی خولی نابی کوردستان یانی سۆران لە یاریگای ڕەواندوز میوانداری لاولێر کرد و سۆران پێشتاوبوون یاریەکان جامەکەی لە بەرژۆندی خۆی یەکلا کردەوە دوای ئەوەی هەولێر ئامادە نەبوو یاریەکە تەواو بکات. هەر لە سەرتاوە یاریزانان یانی سۆران کۆنتڕۆڵ یاریەکان کردبوو و توانیان چەندین هێرش بۆ سەر گۆڵی هەولێر ئەنجام بدەن، بەڵام گێم یەکەم بە 2 گۆڵ کۆتاییە. بامان شێوەی گێم یەکەم سۆران لە گێمی دۆمیشدا کۆنتڕۆڵی تۆپیان کردبوو تاوەکو لە خولەکی 52 یاریزانی بەڕێگەزاراب عومەر عەبدوڕەحمان توانی گۆڵێک تۆمار بکات کە هێڵی گۆڵی ڕەت کردبوو و داوەر گۆڵەکەی ئەژمار کرد لە بەرژۆندی سۆران. لە بەرامبەردا یاریزانانی هەولێر هەڵوێستی توندیان بەرامبەر ناوژیوان نواند و دوجار یانی هەولێر یاریگای بەجێشت و داوەر لە بەرژۆندی یانی سۆران فیکەی کۆتایی یارەکەی لێدا و یارەکە لە خولەکی 52 بە سوودی سۆران تەواو کرا. بەڵێ طبعا ئەوە لە حاڵەتەکەیکەوە هەمووتان بینیتان ڕوویدا تۆپێک بووی یاریدەدەری داوەڕ کردی بە گۆڵ بۆ ئێمە گوتی هێڵی گۆڵی ڕەت کردووە ئەوانش بابرێن هاتن و ناڕزاییان دەربڕی و نازانم لە ئەنجامی ئەم بەر یەککەوتنیان لەگەر داوەڕ یاریگایان چۆڵ کرد. بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر پێمان ناخۆش بووە ئەمڕۆ داوا ئێمە دەمانویست یاریەکە لە کاتی خۆی تەواو بیبینەوە کە دەمانتوانی چونکە ئێمە زۆر باش بوو باڵا دەستی خۆمان بە تەواوی پیشاندا ڕەغبەتی برنەوەمان زۆر بوو بۆ ئەم یاریە چونکە دۆڕانێک و بەرامبەربوونێک لە یاریەکانی ڕابردوو وای کردکەواتی بە ڕوحێکی گەورەتر پێویست بوو. بەنای خۆی گەورە میێرەبان هەمووتان بینیتان هەموو شادن لەسەوەی کە نابژیان یاریەکە تەعاداکی وازحی لە نێوە شەولێر کرد کە گۆڵێکی نادروستی هەژمار کرد ڤیدیۆکەیە گۆڵەکەی دواتر توان سەیری بکەن لە هەمان کاتدا یاردێر ڕاینەر خۆی ببرە یاردێر نابژیان خۆی گوتی من وامزانی گۆلە هەڵام کرد گۆلە مەژمار کرد لەگەرەوەشدا دوایەوەی جەماوەر یانی سۆران هەرشێ هێرشان کرستریانی وەرشەولێر بە هەموو شێوەیەک دوای هەژمارکردنی گۆڵەکە ناو یاریگەکشانەوە بۆی ینی بارودۆخەکە ئارام بیتن سەرۆکشان دووجار بە ناو بە سەرپەرشتیار یاری گۆدی یاریەکە تەواو مەکە بە پێی یاسا دەبێت 15 خولەک چاوڕان کە تاکوتی بێتۆ ناو یاریگە بەڵام بەداخەوە نابژوان یاریەکە لەسەر قسەی سەرپەرشتیاری یاری کۆی کۆتای بەیاری نەبێ ڕاوستنی 15 خولەک ئەمەش لە ڕووی یاسای و ناساییە دەبێت تۆپی کوردستان لێکۆنێش تاوا لەو بابەتە بکات چونکە بە پێی یاسا دەبی نابژان 15 خولەک چاوەڕوانی تیپی کشاوا بکات لە نێو یاریگە تاکو بڕیار کۆتایی بدات.